لە 196 دانیشتوانی پاکستان ئیسلامن لە کاتێکدا هەزاران مزگەوت هەیە و هاوکات چەند پەرستگایەکی کەمی هندۆسەکان و کڵێسا مەسیحەکانیش. ئەم مەزارە دێرینەی پارێزگا باشووریەکە سند مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدان ساڵ لەمەوبەر کە خزمەتی هندۆسەکان و موسڵمانەکانیش دەکات. مزگەوتێکەیە بە تەنیشتی پەرستگایەکی هندۆسیەوە. باوەڕی ئیسلام وایە کە زەرەرزیانە بۆ ئاینەکانی دیکە نەبێت و یەکەمین جار پارێزگاری لە ئاینەکانی دیکە بکە و دواتر ئەوی خۆت. ئێمە لەسەر ئەم ڕێچکە و ڕێبازە دەڕۆین. ئێمە بە پێی بیر و باوەڕی خۆمان ئیمانداری خۆمان دەکەین، لێرە هیچ گرفت و نیگەرانیەک لە ئارادا نییە. مەزارەکە ڕێزی ئۆدۆرۆلال دەگرێت کە کەسایەتێکی پاکە لە لای موسڵمانان و هندۆسەکانیش. ئاینەکان هەر یەکەوت ڕوانینکی جیاوازی هەیە لەبارەی گەشتی ئۆدۆرۆلال لەسەر زەوی، بەڵام سەرباری جیاوازیەکانیان بەڵام دێن بۆ ئێرە و بە شێوازی خۆیان سروتی ئاینی خۆیان جێبەجێ دەکەن. هندوسەکان و موسڵمانەکان نەک لەیان هەیە نەشەڕ دەکەن، ئەوان وەک براوان. سۆفیەکانی ئێمە فێریان کردوین کە وەک برا پێکەوە بژین. هەر دوای بانگی موسڵمانان بۆ نوێژ و هندوسەکانیش گۆرانیە سرود ئامێزەکانی خۆیان دەڵێن ئێمە ڕێز لە هەردووکیان دەگرین. ئەو حاجانی کە دێن بۆ پەرستگای ئۆدۆرۆلال دەڵێن پێکەوە ژیانی هندۆس و موسڵمانەکان لە هیچ شوێنێکی دیکە ناچێت. هەر چوونێک بێت بڕۆیت بۆ هەر شوێنێکی ئەم وڵاتە و هەر پەرستگایەک لە جیهاندا دەبینیت کەسەکان شەڕ دەکەن، بەڵام لێرەدا کەس شەڕ ناکات. ئەوان دەڵێن سروتی ئاینی خود جێبەجێ بکە و ئێمەشی خومان. کاتی خۆی پەرستگاکانی هندۆسەکان لە چەندین شاری پاکستان هێرشیان کراوەتە سەر، بەڵام موسڵمانانی ئۆدۆرۆلال پەرستگاکەیان لە چەندین بارودۆخ پاراستووە. ئێمە نامانەوێت هیچ زیان بە هیچ پەرستگایەک و هیچ کەسێک بگەێنین. ئێمە یەکەمین جار ئەوان دەپارێزین دواتر خۆمان. ڕێبەرانی موسڵمانان لە جەژنەکانی موسڵماناندا یان لە بۆنەکاندا ئامۆژگاری بۆ یەکسانی و پێکەوە ژیان دەکەن. خزمەتکارانی ئەم مەزارە ئەو هارمۆنێتەی نەریت و سروتە ئاینەکانیان پاراستووە و دەخوازن حکومەت پەرە بە ئاسایشی ئۆدۆرۆلال بدات. موسڵمانەکان و هەروەها هندۆسەکانیش دێن بۆ ئێرە لەو کاتانەدا کە لێرە نین دەبێت خزمەتگوزاری پێویستیان لەبەردەستدا بێ. ئەو دەستی لێ نییە یان شوێنی دەستنوێژگرتن و خۆپاکردنەوە. پێویستە حکوومەت پێویستیەکانی ئەو گەشتیارانە بە هەند وەربگرێت کە دێن بۆ ئێرە و سەردانی ئەو شوێنە دێرینە دەکەن کە موسڵمانان و هندۆسەکان پێکەوە بە یەکگرتووی دەژین. میوانەکان دەڵێن ئۆدۆرۆلال نمونەیەکی زۆر گرنگەوە پێکەوە ژیان و بەخشینی شوێن بە کەسانێک کە بیر و باوەڕێکی جیاوازیان هەیە.